ئەگەر خۆت مامەڵەیەکی باش بکەی تەحملێکی باشت هەبێ ئیدارەدانەکەی ئاسانە بێ بەس ئەگەر تەحملت نەبوو تۆش هەڵچوونت هەبوو وەکو ئەوان بمانەوە نەمانەیە کوڕ پیا و بۆن منە هەڵچوونیان هەیە بەردەوام بە تایبەتی من ئێستا کوڕەکانم کە لە مەرحەلەی پێگەشتنان زۆر جار کە پرسیاری لێ ئەەکەم کوڕم لەکوێ بووی ئەڵێ بەس پێم بڵێ لەکوێ بووی ئەوە پرسیارم لێمەکە من شێوازەکەی بگۆڕی تابیرەکەی بیر ئەەکەیتەوە کە ئەبێ شێوازەکەی بگۆڕی ینی بە شێوازێکی تر تۆ مامەڵی لەگەڵا بکەی خۆ بێ بەردەوام ئاگاداری بی بزانی لەکوێیە چی ئەکا هاوڕەکانی کێن چۆن مامەڵە ئەکا هەموو ئەمانە بەڕاستی قورسە بەڵام تۆ ئەبێ ئافرەت ئەبێ بۆ منە دایک ئەبێت تەحملی ئەو بکە ئەگەر من تەحملم نەکردا ڕەنگە نەمتوانێ بژیم هەیە لەگەڵیان بەڕاستی یعنی قورسە بڵین مامەڵەکردنەکە لەگەڵیان بەڵام کاتێک کە ئێمە بۆن منە چوار کوڕم هەیە بوومەتە هاوڕێ لەگەڵیان بەڕاستی کاک دکتۆر هەر یەکەو لە مەرحەلەیەکان بۆ نمونەیەکێکیانم لە بەرەو زانکۆچێت تەلەبەی شەشە یەکێکیانم لە پەیمانگایە ئەوی تریانم لە پێنجی بنەڕەتی ئەوی تریانم لە سێیە ینی لەگەڵ هەر چواریانە بە شێوازێکم لەگەڵیان ینی کەسایەتیەکم لەگەڵیان لەگەڵ هاوسەرم کەسایەتیەکم بۆ نمونە بە شێوازێک مامەڵاکەم لەگەڵ کوڕەکانم بە شێوازێک خاڵێت زۆر گرنگە تۆ نابێ بە هەمان نەمات بە هەمان شێواز قسەیان لەگەڵا بکەیت کوڕە گەورەکە خۆی بە پیاوە زانێ خۆی بە گەورە ئەزانێ خۆی بە مووی مەزانێ بەخوالەوە چێ جاری وایە منافەسەی باوکی بکاو بێ لە بڕیاردانی ماڵا بەشداریکە لە بڕیاردانی سەفرەیە بەشداریکە هەم وەکو بناڵە بچکۆرەکە بڵێ وڵا ئیلا بێ ئەو پانتۆڵە بکەیتە پێ دەمە چڵ کەڵگیرە کاتە لێت قبوڵ ناکە لێت قبوڵ ناکە فعلەن وایە لەبەرەوە من وام کردووە ئەم باڵانسەم ڕێخستووە بۆ کوڕە گەورەکەم بە شێوازێک وەکو خۆی تەعامل ئەەکەم بزانم ئەو چی ئەوێ چی لە زەهنا هەیە و بەچی دڵخۆشە بۆ ئەوی تریانم بڕۆ بکە کاک دکتۆر ینی ئەو دوو کوڕم کە ئێستا گەورن زۆر طبیعەتیان جیاوازە زۆر ینی لەو بینەشە تۆزە جیاوازە یەک ساڵیان بینە زۆر طبیعەتیان جیاوازە کوڕە گەورەکەم لە خواردنی کوردەواری ئەخوا کوڕەکەی تریانم نەخێر ئەوە خواردنی بڵێن فعلەن وایە خواردوکیان لێ گژینگیا بوون بەڵام ئەو شێوازیان جیام حتا مامەڵە کردینیان لایانی کۆمەڵایەتیان کوڕە گەورەکەم زیاتر کۆمەڵایەتیە کوڕەکەی ترم بەو جۆرە نییە حەزی بەچوونە دەرەوە ئەوە نییە هەمیشە حەزەکە بە تەنها بێ هەمیشە حەزەکە هاوڕێی تایبەتی خۆی هەیە ژینگەی تایبەتی خۆی هەیە من زۆر جار پێی ئەڵم ینی کە ئەچینە دەرەوە ئەڵێم وەرە لەگەڵمان ئەڵێدا خوا زۆرم لێمەکە من ناتوانم حەزم بەوە نییە زۆری لێ ناکەم وەکو خۆی مامەڵی لەگەڵاکەم بەڵام کە ڕۆشتمە دەرەوەش ئاگاداریمەوە نێ ئێمالیکەم ئەبێ بزانم پەیوەندی لەگەڵەکەم بڕام کە ئێستا بووینەتە هاوڕێیەک هەر چوار مناڵەکەم یعنی ئەوەندە هاوڕێن لەگەڵ منە زۆر جار لەگەڵ باوکیانەوانین بە حکمی ئەوەی کە باوکیان زیاتر لە دەرەوە بووە شەرمی زۆر لێەکەن هەتا ئێستاڵن بۆنە بە من ئەڵەندایە بە باوکم بڵێ ئەومان بۆ بکە ئەڵم کوڕم خۆت بچوو بە باوکت بڵێ خۆ باوکت چییە قابل چیت لێەکە لە ڕوومان نایە زیاتر من بە نزیکتر ئەزانم پێیان ئەڵم داوای ئەوە ئەکە ئەڵێ ئەی بۆ خۆی نایەت ئەڵم وازی لەبێنە خۆی لە ڕووی نایە یعنی پەیوەندیەکە زیاتر لەگەڵ منایە لەگەڵ منا مامەڵە ئەکا و شەرم لە باوکی ئەکە ڕەنگە زۆر جار کوڕ بۆ باوکو هەنەبێ ینی ئەتیادی بێ بەلایەوە لەگەڵی دانیشێ حتا ئەو ژورەشی کە باوکیان لەوەیە کەمێک دائنیشن و دواتر جێ ئەهێڵن یعنی حاڵەتێکیان بۆ دروست ئەبێ ئەڵێن لە ڕوومان نایە تەنها لەسەر سفرە کۆ ئەبینەوە نانەخۆین حتا لەسەر نانخواردنەکەش هەر شەرمێک هەیە بەرامبەر بە باوکیان خۆمە شتێکی جوانە من وا فێرم کردوون کە باوکیان هاتە ژوورەوە ئەبێ هەستن لەبەری ئەمە لە عورف و عادەتی ئێمە ئەمە باوە ئەیتر کەسێکی بەتەمەن مەسەلەن خەزورم دێتە ژوورەوە زۆر جارە بۆ هەڵەستن ئەڵێم نە با فێری ئەو ئادابە بن کەم ئادابێکی جوانە کە هات نەژوورە قاچڕانە کێشێ و تۆ بەعنی بە شێوازێکی تر ماوەڵگا بێ هەستێتە سەر پێ وام لێکرۆ باوکی هات هەستێتە سەر پێ کەسێکی بەتەمەن بوون دایک خەسوو بۆ نمونە ئەمە عورفێکی جوانە یان تۆ بێ بیهێڵی یا وام لێ کردوون کە پێکەوە ینی شەرمێک لە باوکیان ئەکەن قەینا ئەم شەرمە خۆ هیچی نەکیتیانێ ئەمە ڕێز و حرمەتە بەرامبەر بە باوکیان زۆر جا من چوومەتە ماڵان کوڕ لەگەڵ ڕێزمان قسەیەکەم لەسەر قەنەفەکە پاڵ کەوتووە و قاچی لە ڕاکێشا و باوکیشی لەو لاوە هەر حسابیشیوە ناکە ئەمە بەڕاستی ئەمە ڕێز و حرمەت نییە لە مابینی ئەم دوو کەسی ئەمە کێوە ئیلێکە ئەمە دایک ئەبێت دایک وا بکە ئەم باڵانسەڕێک بخە ئەگەر نا تۆ مامەڵەیەکی باش بکەی لەگەڵ مناڵەکانت من لەگەڵ کچانم کردووە نازانم هەرچەنەڵەن کچیش خۆشە بەڵام ئیشەڵڵا خوابیدا خوا بمان نادێ ئیشەڵڵا بەڵام تا ئێستا نەم کردووە کچیش بە هەمان شێوە خۆەوە هیچی نێکیتیان نییە هەرەبێ و ڕێز و حرمەت و خۆشەویستی و لێک تێگەیشتن لە مابینی باوک و دایک یا باوک و کوڕا دایک و کچا هەبێ چونکە ئەمە ڕێزێکە ینی تۆ لەناو خێزانە ئەبێ گرنگی پێ بدەیت و ینی ونی نەکەیت